لە هەرێمی کوردستان دەیان کەناڵ و دەستگای ڕاگەاندنی بینرا و بیسترا و خوێندرا و لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دامەزراون کە بەشێکیان بێ گوێدانەهەستی بەرپرسیارەتی لەسەر داهاتی گشتی و قوتی خەڵک بەڕێوە دەبرێن بەوەی نەبوونی چاودێرێکی ورد لەسەر بەشێک لەو کەناڵانە بەشێکی زۆری بەردامەکانیان هێندەی نەماوە کۆمەڵگەی کوردی بەرەوەڵدێر و لێگەڵوەشاندنەوە ببەن. ئەو میدیانەی کە فعلەن بە پارەی خەڵک و بە قوتی میلەت و بە پارەی دزرا و پاشەکەوتکراوی خەڵکی بەڕێوەچن نەک بوون نەبوونەتە هۆکاری ئارامی بۆ خەڵک بەڵکو بوونەتە شێوێنەری دەرونی خەڵکی بوونەتە تێکدەری ژیانی خەڵکی بوونەتە سەرچاوەی نەهامەتی بۆ خەڵکی ویان لێ هاتووە خەڵکیان بێئومێد کردووە لە هەموو ئینتیمایەک بۆ نیشتیمان بۆ نەتەوە بۆ خاک ویان لێ هاتووە ینی بوونەتە هۆکارێکە خەڵک لە بری ئەوەی ئومێدی بە وڵاتە هەبێ بێئومێدتر بێ لە ژیان لە وڵاتەیە بێئومێدتر بێ لەم دەسەڵاتە. مامۆستایانی زانکۆ و شارەزایانی بواریکاری ڕۆژنامەنووسی ئاماژە بۆ دەکەن ژمارەیەک کەناڵ و دەستگای ڕاگەیاندن بە مەبەست دروست کراون و ئامانجێکی دیاریکراوی حیزبی و شەخسیان لە پشتەوەیە بەشێکی ئەو کەناڵانەش بۆ ململانێ سیاسیەکان و شێوانی کۆمەڵگەی کوردی کار دەکەن. زۆر جارکە وا هەزەکەی سەیری کەناڵەیەکی وازە ئەم کەناڵە تۆ هاوڵاتێکی فەڕەنسی و لە فەڕەنسا نمایشەکە لەبەرەوە بە نەزەری من ئەو کەناڵانە کە دیارە بە ئەجێندایەکی لە پشتەوەی بۆ کارکردن اینکە بە نەزەری من لە هەر حاڵدا ئەگەر هەر ئەجێندایەک بێ ئەجێندایەکی مەسەلەن سکوێلاریش بێ ئەجێندایەکی پێشکەوتن خوازنش بێ با بزانن کە ئەم جۆرە بەرنامە و ئەم جۆرە ستایلە خزمەتی ئەم جۆرە فکر و ئایدۆلۆژیای ناکە بە خودی ئەم بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای کە لە پشت ئاڕاستەکردنی ئەم کەناڵانە ناتوانێت ئەم کەناڵە بۆ خێزانەکەی خۆی پەخشکە بۆ خانەوادەکەی خۆی پەخشکە مثلا واقعی نییە و مثلا هەستکردن بە بەرپرسیارەتی تیانە و پەیامێکی جدی تیانە و جۆرێکە لە ڕیکلامکردن بۆ شتی نەشیا دامەزراندنی میدیا بودجەیەکی تایبەت و زەبەلەحەیە ئیدارەدانی دەستگای میدیا بە تایبەتی میدیا ئاسمانی بینراوەکان هەر کەناڵێکی ئاسمانی بینراو کە دامەزرا بێگومان لە تێچوونیەوە بۆ ئیدارەدانی مانگانەی بەڕاستی بودجەیەکی زەبەلەحەیە گەورەیەوێ بۆیە ئاسان نییە هیچ حزبێ هیچ کەسێک بۆ نمونە یان هیچ ناوەندێک یان هیچ گروپێکی میدیایی خاوەندارەتی میدیا زەحمەتە بتوانێت لەم قەیرانە سیاسی و ئەمنی و دارایی و تەندروستیانی کە هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە میدیاشی تێکەوتووە قسێکە باز لەو فۆزایە لامێ میدیاکەین کە میدیاش بۆ خۆی تێکەوتووە زەحمەتە بتوانێت ئیداری خۆی داگەر پاڵپشت یاخۆ سەپۆرتێکی دارایی زۆر باش لە پشتیەوە نەبێ. زۆری ژمارەی کەناڵ و دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان وای کردووە دەیان ڕۆژنامەنووس بەرەم بێت کە دوور لە پێشەی کاری ڕۆژنامەنووسی لەو ڕێگەیەوە خزمەت بە بنەماڵەیەک یاخود بەرپرسێک بکات ئەو کەناڵانەش کە بەداهات و لەسەر گیرفانی خەڵک بەڕێوە دەبرێن هێندەی دیکە بێیوایی و بێمتمانەی هاوڵاتیانیان بەرامبەر دەستگاکانی تیر ڕاگەیاندن دروست کردووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.